بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لا واني فقه لقينا واني تلو حوتم وكوتا وانا لبابتي نويش بريتية لباسي نويجي ججن آدابكاني كنويجي ججن طبعا لصالي يكمي هجرية مسلمانان کردویانە و بووە بە یەکێک لە دروشمە دینیەکان و لای ڕەئی زۆرێک لە عولەما سنەتێکی موئەکەدەیە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام بووە لەسەری و فەرمانی کردووە بە پیاوان و بە ئافرەتان هەموویان بچنە دەر بۆ نوێژی جەژن، تەنانەت ئافرەتان لە حاڵەتی عادەیی و سووری مانگانەشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێکردوون کە بەشداری لە ڕێوڕەسمی جەژن بکەن، گوێ لە خوتبەکەی بگرن و بەڵام تەنها نوێژەکەی نەکەن. لە ڕۆژی جەژندا ئەو شتانێک کە سنەتن بیان کەین، یەکەمیان بریتیە لەوەی کە سنەتە خۆ بشۆین و هەروەها بۆنی خۆش لە خۆمان دەین و هەروەها جوانترین جلێک کە هەتە لە ڕۆژی جەژندا سنەتە بیبۆشی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عادەتی وابوو لە ڕۆژانی جەژندا خۆی دەشوت و هەروەها فەرمانی پێدەکردین کە بۆن خۆشترین بۆن کە هەمانە لە ماڵیدا بە خۆمانیدا بکەین و هەروەها جوانترین جلێک کە هەمانە بیپۆشی. ئەوە یعنی خۆشوتن، بۆنی خۆش لە خۆدان، جلوبەرگی جوان لەبەرکردن و هەروەها یەکێکی دیکە لە سنەتەکان ئەوەیە کە لە جێژنی ڕەمەزاندا پێشەوەی بچینە نوێژی جەژن سنەت وایە شتێک بخۆی، بە تایبەتی ئەگەر خورما بێت و چەند دنکێک بن، دنکێک یا سێ دنک بن سنەتە. و لە جێژنی قورباندا سنەت وایە ئینسان کە دەچێتە نوێژی جەژن هیچ نەخوا هەتا ئەو کاتەی کە نوێژی جەژن دەکات و ئەگەر قوربانی کردبێ یەکەم شت کە دەیخوا لە گۆشتی قوربانیەکەی خۆی بیخوا باشە. یەکێکی دیکە لە ئادابەکان ئەوەیە کە نوێژی جەژن دەکرێت لە مزگەوتدا بکرێ، بەڵام ئەگەر لە موسەلا یعنی لە جێگایەک لە دەرەوەی شار لە دەشتێک لە سەحرایەک نزیک لە ئاوەدانی هەموو خەڵک جێگای ببێتەوە، هەر هەموو خەڵک بەیەکەوە لە یەک شوێنی کۆ ببنەوە، لەوێ نوێژی جەژن و وتاری جەژن بخوێندرێتەوە سنەتترە و خێرترە. یەکێکی دیکە لە ئادابەکان سنەتە بۆ نوێژی جەژن و یعنی وتاری جەژن ئافرەتان وتمان ئەوانەشی کە بێنوێژن بچنە دەر و هەروەها منداڵ و بچووکەکانیش لەگەڵ خۆیاندا ببەن. هیچ کەس بە کوردی ئەگەر بکرێت لە ماڵدا نەمێنێتەوە لە مەراسیمی جەژنەکاندا بەشداری بکە، کارێکی باشە و سنەتێکی موئەکەدەیە. یەکێکی دیکە لە ئادابەکان و لە سنەتەکانی جەژن ئەوەیە کە ڕێگا بگۆڕی، بەو ڕێگایدا دەڕۆی بە ڕێگایەکی جیاوازدا بێەوە، چونکە ئەو ڕێگای کە ئینسان پێیدا دەڕوا شوێن پێکان دەبن بە شاهید بۆت بۆ گەڕانەوەکەشی بە هەمان شێوە بۆ ئیمامیش و بۆ مەئمومیش سنەت وایە ئەگەر ممکن ببێ ئەو ڕێگای پێیدا دەچێ مزگەوت یان ئەو شوێنی کە نوێژی جەژنی تێدا دەکرێت کە گەڕایەوە بە ڕێگایەکی جیاوازتردا بگەڕێەوە. بابەتێکی دیکە کاتی نوێژی جەژن طبعاً ئەو کاتەیە کە خۆر هەڵدێت و تۆزێک یعنی بەچەند بە تەقدیری طبعاً 3 مەتر لە خۆر هەڵات بێتە دەرێ. بە کوردی ئەو شوێنەی کە لێی ئەگەر خۆر دەرکەوت تاو هاتە دەر زەردە نەمان و یعنی دنیا ڕووناک بوویەوە و کاتی نوێژی چێشتەنگاو هات نوێژی بەیانی نەما، لەو کاتەوە نوێژی جەژن دەست پێ دەکات
کاتەکەی بەردەوام دەبێت هەتا پێش نوێژی نێوڕۆیە. یعنی ئێمە کە دەڵێن یان لە مزگەوتەکاندا کە لەگەڵ هاتنە دەرەوەی خۆر نوێژ دەکرێت، ئەوە سەرەتای کاتی بوونی نوێژەکەیە کە ئێمە عادەتەن پەلەمانە چۆن نوێژی نێوڕۆیە هەر دەبێ و دەقەی یەکەم بانگ دەدا، بەیانیانش کە هەر خۆر هاتە دەرێ و تەواو دەرکەوت دروستە تەمان نوێژی جێژن بکەیت، بووە کاتەکەشی دەمێنێت هەتا چەند دەقەیەک پێش نوێژی نێوڕۆیە. ئەگەر لە سەرەتاشدا نەتکرد دەتوانێت ئەو کاتیش بیکەیت. ئەوجار ئەسڵ ئەوەیە نوێژی جێژن بە جەماعەت بکرێت، بەڵام ئەگەر کەسێک بە جەماعەت بۆی ممکن نەبوو یان نەیتوانی بچێتە مزگەوتێ، دەتوانێت لە ماڵی خۆشیدا لەگەڵ کەسوکاری خۆی بە جەماعەت بیکا، یا ئەگە هەر نەکرا دەکرێت بە تەنهاش بیکەی و سونەتەکە هەر جێبەجێ دەبێت. بابەتێکی دیکە تەوان بانگ و قامەت لە نوێژی جێژندا نین، نە بانگی تێدایە نە قامەتی تێدایە، و لە پێش نوێژی جێژن و دوای پێش ئەنجامدانی نوێژەکەی هیچ شتێکی دیکە تەنها نوێژەکەی دادەبەستی. یەکێکی دیکە لە سونەت و ئادابەکانی ئەوەیە کە چۆنیەتی نوێژەکەیە. تەوان لە نوێژی جێژن دوو ڕکعاتە، لە ڕکعاتی یەکەم پێش فاتحە خوێندن حەوت ئەڵڵاهو ئەکبەری دەکەی، و لە ئینجا فاتحای دەخوێنی و سوورەتێک کە بۆ ڕکعاتی دووەم هەستایەوە پێش ئەوەی فاتحای بخوێنی 5 ئەڵڵاهو ئەکبەری دەکەی، ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر، یعنی هەموو جار دەستت بەرز دەکەی و دەستت دەگریەوە کە 5 ئەڵڵاهو ئەکبەرەکەت تەواو کرد، فاتحای دەخوێنی و سوورەتێکی دەخوێنی و سەلام دەدەیەوە. یعنی نوێژی جێژن وەکو نوێژی بەیانی وایە. تەوان ئەگەر بە جەماعەت بێ ئیمام بە دەنگ فاتحای دەخوێنێ، بە دەنگ قورئانەکەی دەخوێنێ، بەڵام لە پێش فاتحایدا، یعنی لە ڕکعاتی یەکەمدا کە دادبەستە نوێژێ و دوعای ئیستیفتاح دابەستنە نوێژت خوێند، 7 جار ئەڵڵاهو ئەکبەر دەکەی، لەگەڵ هەر ئەڵڵاهو ئەکبەرێکی دەستت بەرز دەکەیەوە، و لە نێوانی ئەڵڵاهو ئەکبەرەکاندا ئەگەر تۆزێک بێدەنگ بی باشە، ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر دەکرێت تۆزێک بێدەنگ بی. هەندێکیش لە عولەما دەفەرمون ئەگەر لە بینی ئەڵڵاهو ئەکبەرەکاندا بڵێ سوبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، ئەڵڵاهو ئەکبەر هەر دەبێتێ. کەواتە نوێژی جێژن هیچ زەحمەتی تێدا نییە، وەکو نوێژی بەیانی وایە. تەنها لە ڕکعاتی یەکەمدا پێش فاتحای بخوێنی 7 ئەڵڵاهو ئەکبەری دەکەی، ڕکعاتی دووهەم کە هەستایەوە پێش فاتحای 5 ئەڵڵاهو ئەکبەری دەکەی. ئایا سونەتی لە پێش و پاش هەیە؟ ثابت نەبووە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بە صحیحی، کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێش نوێژی جێژن و لە دوای نوێژی جێژنیشی هیچ سونەتێک کردبێت، چونکە نوێژی جێژن بۆ خۆی سونەتە، هیچ سونەتێکی دیاریکراوی لە پێش نییە و لە پاشیش نییە. جا ئەوانەی کە دروستە نوێژی جێژن بکەن، بێگومان پیاوان، ئافرەتان، منداڵان، ڕێبوار، جێنشین، ئەوجا بە جەماعەت دەکرێت، بە تەنها دەکرێت، لە ماڵێ دەکرێت، لە مزگەوتێ دەکرێت، لە موسەلا و لە نوێژەکانی خۆی دەکرێت. وەکو باسیشمان کرد ئەگەر کەس ئەسڵ ئەوەیە بە جەماعەت بیکەین، بەڵام ئەگەر کەسێک بە جەماعەت بۆی نەکرا دەکرێت بە تەنها بیکە. و ئەگەر کەسێک تەنانەت لە کاتی لە ڕۆژی یەکەمیش بە عوزرێک لە عوزرەکان نوێژی جێژنی بۆ نەکرا، دەکرێت لە ڕۆژانی دواییدا نوێژەکەی دووبارە کاتەوە. ئەوە یەک. بابەتێکی دیکە خوتبە وتار خوێندنەوە، کە معلومە تەمان نوێژی جێژن عەکسی جومعەیە، لە جومعەیدا خوتبەکان دەخوێنینەوە، ئەو جار نوێژی جێژن دەکەین. لە جێژنەکاندا یەکەم جار نوێژەکەی دەکەی، دوای نوێژەکەی خوتبەکان دەخوێندرێنەوە. خوتبە لە ڕۆژی جومعەدا سونەتە، و هەروە گوێ لێگرتنیشی بە هەمان شێوە سونەتە، و وەکو خوتبەی جومعەی تەوان سونەت وایە بە الحەمدولله و بسم الله و سەڵات و سەلام و ئاەت و فەرموودە و ناوەڕۆکەکەی ئامۆژگاریکردن و
ئەوە بێت. لە خوتبەی جێژنیشدا 2 خوتبە بن باشە، بەڵام ئەگەر تەنها 1 خوتبەش بێت و نەکرێنە 2 خوتبەش هەر دروستە و ئاساییە. یەکێکی دیکە لە وەکو باسمان کرد دەکرێت نوێژی جێژن ئەگەر لە کاتی خۆی دانەت کرد قەزای کێوە و هەروەها لە نوێژی لە ڕۆژانی جێژندا سوننەتە ئەو شتانەی یاری و خواردن و خواردنەوە ئەو شتانێک کە ڕێگە پێدراون جیاواز لە ڕۆژەکانی دیکە گرنگیان پێ بدرێت و بکرێن، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمانانی هانداوە کە لە ڕۆژانی جێژندا خۆشی دەرببڕن. بۆی خۆشی دەربڕین و بە ئەنجامدانی کۆمەڵێک یاری ڕێگە پێدراو، کۆمەڵێک پێشبڕکێ ڕێگە پێدراو، تەنانەت کۆمەڵێک سرود و یعنی گۆرانی دینی، یعنی بەمەسمان ئەو شتانێک کە سنوور بەزاندن و خراپەی تێدا نییە دروستە ئەنجام بدرێن و وە سوننەتیش وایە مسلمانان لە جلوبەرگیان لە خواردنیان و لە هەڵسوکەوتیان و لە هاتوچۆکردن و گەڕانیاندا پێیانەوە دیار بێت کە ڕۆژەکە ڕۆژی جێژنە. یەکێکی دیکە لەو شتانی کە پەیوەستن بە جێژن بە تایبەتی جێژنی قوربان بریتیە لەوەی کە 10 ڕۆژی سەرەتای مانگی دیلحیجە ئەوەی لە دەستت دێ لە چاکە و لە چاکەکاری ئەنجامی دەین، چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی ما من أيام العمل الصالح أحب إلى الله عز وجل من هذه الأيام. فەرمێ هیچ کردارێکی چاکە نییە خۆشەویستتر بێ لای خوا لەو کردارە چاکانەی کە لەو ڕۆژانەدا دەکرێت مەبەست لەی 10 ڕۆژی سەرەتای مانگی دیلحیجەیە. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیهادیش لە پێناوی خوادا بەقەدەرکردەوەی ئەو ڕۆژانە خێر نین؟ فەرمووی بەڵێ جیهادیش ئیلا مەگەر کەسێک چوو بێتە جیهاد بە ماڵ و سەریەوە لەوێ شەهید بوو بێت و ماڵەکەشی نەهێنابێتەوە، ئەو کەسە بەقەدەر ئەو کەسە خێری دەگاتێ کە لەو ڕۆژانەدا چاکە و عیبادەتی کردووە. حديثي كمان هيك أبو هريرة بومان دجيرته دفرمن ما من أيام أحب إلى الله أن يتعبد له فيها من 10 ذي الحجة. فرمي هیچ ڕۆژێک نییە کردەوە لای خوای گەورە تێیدا خۆشەویستتر بن لە ئەنجامدانی ئەو کردەوانی کە لەو 10 ڕۆژانەدا دەکرێت. جا دەفەرمێ يعدل الصيام كل يوم منها بصيام سنة. دەفەرمێ بە ڕۆژوبوونی هەر ڕۆژێکی یەکسانە بە ڕۆژوبوونی ساڵێک وقيام كل ليلة منها بقيام ليلة القدر. دەفەرمێ هەر شەوێکیش لە دەشەوەکاندا بەخەبەر بی و عیبادەتی بکەیت زیندوی کەیەوە وەکو ئەوی وایە لەیلەة القەدرت زیندوو کردبێتەوە. خاڵێکی دیکە تەوان لە ڕۆژانی جێژندا سوننەتە کاتێک مسلمانان بە یەکتری دەگەن پیرۆزبایی لە یەکتری بکەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکانی فێرکرد بوو کە دەگەیشتن بە یەکتری دەیان فەرموو تۆقەیان دەکرد لەگەڵ یەکتری، ئەو جار دەیان فەرموو تەقەبەل الله منا ومنک، خوای گەورە قبوڵی کە لە من و لە ئێوە. یەک کۆتا بابەت بریتیە لە تەکبیر الله ئەکبەر کردن لە ڕۆژانی جێژن کە الله ئەکبەر الله ئەکبەر بە هەر سیغەیەک لە سیغەکان سنەتە دەنگت بەرزکەیەوە، بەڵام لە جێژنی ڕەمەزاندا طبعاً تەکبیرەکان چەند دەکرێن و لە کێوە دەست پێ دەکەن لەو کاتەیەوە کە دەزاندرێ بەیانی جێژنە عادەتەن مەغریبان کۆتا ڕۆژ کە بە ڕۆژوو دەبی کە ئیعلانی ئەوەی دەکرێت بەیانی جێژنە سنەت وایە الله ئەکبەر بکەین بە تایبەتی لە دوای نوێژە فەرزەکان تەنانەت لە کۆڵان و لە بازاڕیش سنەت وایە بە دەنگی بەرز الله ئەکبەر الله ئەکبەر ببیسترێت و بگوترێت. و لە ڕۆژانی جێژنی قورباندا الله ئەکبەرەکان تەکبیرەکان زیاترن دەکرێت لە بەرەبەیانی نەک دەکرێت، هەر سنەتە لە بەرەبەیانی ڕۆژی عەرەفە. ڕۆژی عەرەفە لە بەیانیەکەی لە نوێژی بەیانیڕا دوای نوێژی بەیانی سنەت وایە تەکبیر بکرێن
الله ئەکبەر بکرێن بە تایبەتی دوای نوێژە فەرزەکان و بە دەنگی بەرز و ئەگەر بکرێت لە کۆڵان و بازاڕەکانیشدا هەتا ڕۆژی یەکەمی جێژن، دووەمی جێژن، سێەمی جێژن، چوارەمی جێژن هەتا مەغریبەکەی 5 ڕۆژ لە جێژنی قورباندا بۆ ئەوانەشی کە حاجی نین و لە دەرەوەی حەجن سونەت وایە ئەو 5 ڕۆژانە بەردەوام هەتا بۆیان دەکرێت تەکبیر و الله ئەکبەر بکەن و ئەگەر تەکبیر و الله ئەکبەرەکانیش بە دەنگی بەرز و بە دەنگی بڵین بن بەبێ گومانی چاکترە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أنا كمالك بابتي فقهي بون كهم بابتي طهارة مان كردوا وهروها هم بابتي نوێژیش كهمو وانا كان ليوتيوبي تایبەت دانراون هەر کەسێک مەبەستی بێ دەتوانێت بۆیان بگەڕێتەوە و لەوێ گوێ لە هەموو بابەتەکان بگرێت. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.